بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیاد پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پێیان بە خزمەتی ئێوە عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان تەوری ئەمڕۆمان لەسەر دایکە. لە هاوڵاتیان دەپرسم دایک لە لای ئێوە چی دەگەێنێت؟ منداڵی ئێستا ڕۆڵەی ئێستا چۆن هەڵسوکەوت لەگەڵ دایکی دەکات؟ بۆچی بەشێک لە خەڵکی کاتێک دایکی دەچێتە تەمەنەوە فڕی دەدات یان کەمتر گرنگی پێدەدات، ڕەنگە بۆ داواکاریەکانی زۆر جێ پێ نەدات و ئێهمالی بکات. ئەمڕۆ لێیان دەپرسم دایک چەندێک گرنگە؟ ئەو دایکەی کە 9 مانگ لە زیجی خۆیدا هەڵت دەگرێت و لەگەڵ ئەوەشدا تا پێت دەگەێنێ و تا گەورە دەکات، شەوان بۆت هەڵدەستێتەوە. کاتێک تۆ دەگری ئەو دەیەوێت بە پێکەنینت بخات و ئەو خەم و ناڕەحەتەی کە تۆ دەیچێژی نەیهێڵێت، ئەو بەخۆی ئازار دەچێژێت تا تۆ ئازار نەچێژی. من ئەمڕۆ لەسەر گرنگی دایک هاوڵاتیان دەدوێنم، بابزانم بەشێک لە هاوڵاتیانی شاری ئەولێر قسەیان چییە؟ لەگەڵمان نابن. شەی دایک چی دەگەێنێ لە لای تۆ؟ ئەگەر بتەوێت وەسفی دایک بکەیت دایک قەت وەسف ناکرێت. دایک هەموو شتەکە بەڕاستی ئەمە هەمومان خەرداری داکمانین، هیچمە هەمومان بەعاممان هەمومان خەرداری داک و ئەو جەبابمان چەندی پێت بکرێتن دەبی لە سەری خۆتی دانەی. ئەگە ئیمانی هەبی ئیمانی بۆ خوا بۆ پێغەمبەری خوای هەبی ئەو داک و بابای فڕەنادا خزمەتی دەکات. ئەگە ئینسان داچی لێ ڕازی بوو خودای گەورەش لێ ڕازی دەبی. سلام علیکم. مادی نەبی. تۆڵان سەرچاوان خێر برام باشی سەرچاوان بەخێر خێر برام. زۆر سپاس. دەپرسم چیت هەیە بۆ دایک؟ وڵا دایک زۆر پیرۆزە و دایک هەموو شتەکە بەڕاستی. دایکت لە ژیان داماوە؟ بەڵێ ما الحەمدولله. خوای گەورە تەمەن درێژی بکە. بەڵام بیرت کردوتەوە لە دوای دایکت ژیان چۆن دەبێت؟ مەخوای دەبێ بەردەوام بێ، بەس دایکیش لە بیر ناکرێ ڕاستی. دایک لە بیر ناکرێ؟ نەخێر لە بیر ناکرێ ناوەڵ. ئێمە وەکو پێویست سۆز و خۆشەویستی خۆمان بە دایکمان بەخشیوە؟ نەخێر ناوەڵە. نەخێر ناوەڵە ئەوی پێویستە نەما کردیە بەس. بۆچی نەماتوانیوە وەکو پێویست خزمەتیان بکەین خۆشەویستیان بدەینێ؟ وڵای وەیە ڕاستەکەی، بەس هەر ئەمان زیاتر لۆمان دەسووتێن و زیاترەوە چی برەی دایک زیاتر بۆ دەسووتێ؟ وڵێ ئەرێوەڵ بەڕێ. باشە چیت هەیە بۆ وانەی کە دایکی خۆیان فڕێ دەدەن؟ وڵای ئەوە شتەشی زۆر ناشرینە بەڕاستی. ئەگات و داکت بەخێ بکەی ڕسکیش زیاد دەبی. من ئەرەوەڵ ئێستا دایکم لای برایە گچکەکەمە، ئەگەر بێتە لام هەردامەک بۆتیتم دەرکەی من واریە، هەر وەختێک بێتە لام پێراوی سەر چاوم زوش سەردانی دەکەم ئینشاڵڵا. بەڕاستی دایک ئەگەر بتەوێت وەسفی دایک بکەیت دایک قەت وەسف ناکرێت. خۆشەویستی دایک بەڕاستی هەروەکو پێغەمبەر سەڵاو عەلەیهی وسەلەم دەفەرمێ یعنی بەهەشت لە ژێر پێی دایکانە. یعنی ئەگەر بەهەشتێک لە ژێر پێی دایک بێ ئێمە ئەگەر بمانەوێ لە دنیا دەتوانین بەدەستی بێنی، بەڵام بەچی بەوەی کە چاکە لەگەڵ دایکمان بکەین، یعنی گوێڕایەلی ئەمرەکانی دایکمان بی. ئەمڕۆ ئەگە تەمەشا دەکەینە ماشەڵڵا زۆربەی لە خەڵک تەمەشا دەکەی یعنی بێڕێزی بەرامبەر دایکی دەکاتن. یعنی هەرچەندی ئەوەی کە ئێستا من تەمەشای دەکەم بەڕاستی ئەو جیلێک کە ئێستا جیلی ئەنتەرنێتە ڕێزم هەیە ینی لە بۆ گەنجانی ئێستا زۆر بێڕێزی بەرامبەر دایکیان دەکەن. بەڵام ئەو جیلێک کە پێش ئەوەی کە ئێستا من دەڵێم ئەوەی ئەنتەرنێت بەڕاستی دایک ئێستاژ لایەن گەورەیە. مادەم دایک لای شتێک وای کردووە کە ئەو ڕێزە یان ئەو تەقدیرەی دایکیان لەلا نەبێت، ئەوەش دوورکەوتنەوە لە دینی خوا. ئەگەر سیرکەی ئەوانەی کە پێت دەڵێم کە پێشوو لۆ ڕێز لە دایکی دەکرد لەبەرەوەی لەلایەنی دینەوە سەیری دایکی دەکرد. چونکە پێغەمبەر سەڵاو عەلەیهی وسەلەم کە بچی حتا لە قورئانیش باز دەکا خوای گەورە دەفەرمێ ولا تقل لهما أف، واتە لۆت نییە بە دایک و باو بڵێ ئۆفیش. یعنی چەندە گەورەیە خوای گەورە هەڕەشە دەکات لە ئینسانێک ئەگەر بە ئاسانی ئەتوو بڵێ ئۆف کەلیمەیەکە لە دەو دێتە دەرە، بەڵام ڕێگە نادە خوای گەورە بە دایک بڵێ ئۆفیش. لۆیە خەڵکانی پێش جیلی ئەنتەرنێت کە دەڵێم شارەزای دینی خوا بوون، بەڵام گەنجی ئێستا ڕێزم هەیە لەبەر بەکارهێنانی ئەو شتا تافیهانی کە ئێستا بەکاری دەهێنن وەی کردێ کە دایک و باوک بەرامبەر بە منداڵەکان سووک بیتن.
ڕێز لە دایک و باوک ناژیرێ ئیدی دایک لە ژاماوە الحەمدولله لە فەزلی خوا بەزیاد الحەمدولله خوای گەورە تەمەند درێژی بکە ڕۆژانە لەگەڵیدا پەیوەندەکانت چۆنە لەگەڵی زۆر الحەمدولله زۆر باشین دایکم هەر کاتێک ئێستاش ئەمن ساحب یعنی کچشم بە مێردا ئێستاش تەلەفۆنم دەکە هەر وەکو منداڵی تەمەشام دەکات دەرێ کوڕم وەرە فلان خواردنما لێنا فلان شیوما لێناوە یعنی بەبێ من خواردن ناخوا ئیدی هەرچەندی وەسفی بکەم یعنی ئێستا باشە خوا نەخواستە ئەگەر دایکی لە ژیان نەما چی لە ژیانی تۆ ڕوودەدا واللهی مەگەر ئیلا خوای گەورە بزانێ من نازانم ینی پاشی دایکم چیم بەسەر دێتم بەڵام من هەستێک ینی تووشی چه هەستێک دەبی واللهی ئێستا وا کە باسی دەکەم گەروم گیرا ینی بە سەراحەت پێت بڵێم کە باسی دایک دەکەم کە باسی ئەو هەموو ماندیبوونی کە بەرامبەر بە ئەولادەکەی کردێتی بەڕاستی هەرچەندی بڵێم یعنی ناتانم هیچ وەسفی دایک بکەم بەڕاستی دایک لە لای من ڕێزی زۆر گەورەیە مادەم لە لای خوای گەورە ڕێزی هەیە دەبێ ئێمەش ڕێزی بگرین لە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیدی باشە هەرچەندە ینی تۆزێ ناخۆشیشە بەڵام ئەگەر بڵێن دواوشەت دوڕستت لە ژیاندا کە بەدایکت بڵێ چ وشەکە چ ڕستەکە بەدایکت دەڵێ کە جێی لێ بێ کە بیبیستێ والله تەنها داوای لێ دەکەم خوای گەورە تەمەنی بەرەکەتدارکە خوای گەورە وای لێ بکاتن ینی ئەو تەمەنی کەمایەتی بەخۆشی بژیتن تەنهات پێت دەڵم دایکە خۆشم دەوێت دایک هەموو ژیانە ئیدی بەبێ دایک ژیان ناستە سەر ئەگەر ڕۆژێک دایکی لە دەستدا خوانەکە ئینشاءڵڵا خوانەکە بەس دنیا ئیدی ناخۆشە نازانم قەت بیر کردوتەوە لە دوای دایکت ژیان چۆن دەبێت بە تاکیدی زۆر سەخت دەبی ژیان زۆر سەخت دەبێت بەبێ دایک ژیان لەگەڵ دایک خۆشە بە تاکیدی زۆرش خۆشە لەگەڵ دایک باشە ئەی دەبێت ڕەفتارمان هەڵسوکەوتمان چۆن بێ لەگەڵیان بە تاکیدی ئێستا یعنی داک کە گوتمان داک ژیانە یعنی دەکاتن یعنی چی لۆ بکەی کەمە هەر چێک لۆ بکەی کەمە لۆ داک پێ دوایە ئەو خۆشەویستی ئەو کە بە ئێمەی بەخشی بۆ شەونخۆنی بۆ ئێمە دەکرد ئێستاش ئێمە هەمان سۆز و خۆشەویستی بەو دەبەخشینەوە کە تەمەنی هەیە کە بە ساڵات چووە ناتوانن تعویزی بکەنەوە ناتوان کە ئینسان هەتا نەبتە داک و باک هەز بە خۆشەویستی داک و بابی ناکە لە بۆ خۆی چیش بکەم باوەڕ ناکەم تعویزی بکەمەوە کە ئەو شەوان کە شەو نخونی کردێ لە بۆ من کە زۆر یعنی بە هەموو خزمەتی کردیمە لە دوعاکانت لە نزاکانت دوعا بۆ دایکت دەکەی بە تاکیدی بە تاکیدی لە بیرت نەکردو ئینشاءڵڵا لە بیری ناکەن چیت هەیە بۆوانەی کە دایکیان فڕێداوە دایکیان بردۆتە خانەی بە ساڵات چوان یان هەیە لە ماڵەوە دەری دەکات تەنها بەداخەوە لەو کەسانە منداڵی ئێستا لەگەڵ دایک و باوکی چۆنە وڵاهی منداڵ ئێستا حەمەتەن باشە هەیبیانە باشە بەڵێ تۆ وەکو خۆت دایک لە لای تۆ چی دەگەیەنی وڵای ڕاستی داک و باوشم نەماوە بەخۆ بڵین بە براکی دەژیم بەڵێ باشە لە دوعاکانت دوعا بۆ دایکت دەکەی بەڵێ دوعای خێریان بۆ دەکەین و بۆ داک و بابم ئێستا ئەگەر لە ژیاندا باە یعنی چیت پێ دەگوت چەندە چێلای چەند ڕێزت لێ دەگرت جا ڕێزمان لێ دەگوت و دەست خۆشکەریمان لێ دەکرد و بەڵێ ژیان بەبێ دایک چۆنە وڵای ژیان بەبێ دایک بەڕاستی زۆر ناخۆشە ژیان بێ دایک ناخۆشە بەڵێ ئەی چیت هەیە بۆوانەی دایکی خۆیان فرێ دەدەن وڵای ئەوە ئیشێکی باش نیە بەڕاستی کارێکی زۆر قێزەڵونە ئەرە باش نییە شتیان بەڕاستی باشە دەبێت ڕەفتارمان چۆن بێ لەگەڵ دایک و باوک ئێمە دەبێت ڕەفتارمان باش بێ بەرامبەر دایک و باوک لەبەر مەشاغلی دنیا و تەماعی دنیا کا خۆشەویستی داک و باب بە ماژێ زارێک ئەویش چێ تەلەفۆنەکەی لۆ دەکات دایکوی باشی بە قوربانت بم ئەگە بە قوربانی دەبی دەبڕۆکنی لە بیری کرد ئەو داکەی چەند مانگ هەڵی گرتیە و چەند سار بە خێوی کردیە و شەو نخوونی کردی ئەو داکە پێغەمبەر دەفەرمووی بەهەژ لە بن پێی دایکانە 3000 ئەوزە چارەم گۆتیتی باوکان ئەمە هەمومان خەرداری داکمانین هیچمە هەمومان بەعام هەمومان خەرداری داک و ئەوزە بابمان
ئەی باشە لەو مادەم شیرنێ هەردەستی دەگریێ خەوەکەی لە خۆی حرام دەکە شیری دەدات دەیلاوێنتەوە لای چیە ئەڵڵا ئەڵڵایە قۆ لە ئەسلی خۆیدا لای لایە ئەوە ئەڵڵا ئەڵڵایە بەو کاتە دەینوێنی ئەو زە بە خۆی دەمیتەوە. باشە کە دایک ئەوەندە ماندووە وەکو خۆ دەڵێ شەو نخوونی دەکا ئەی بۆچی ڕۆڵەکەی ئەو ڕێزەی لێ ناگری بۆچی کە گەورە دەبێت یان فڕی دەدا یان لە داواکاریەکانی بێزارە شتەکەی لە گۆڕێ شتەکەیە ئەمن بە تو برێم مەسەلەش کوردێ دەرێت چ بچینی ئەوی دەدوریەوە مەسەلەکە دیتێ کابرا گوتی بابی خۆی دەرکرد گوتی بڕۆ کوڕم بەڕەکەی لۆبینە بەڕەکە با لە بنە خۆی ڕابێخی لەبەر ئەو بارانەی مدارەکە چوو بەڕەکەی کردە دوو کردک گوتی لۆ کوڕم بەڕەکە گەورە بوو ئەوە لۆ گسکات کردەوە گوتی بابە ئەو کەرتە لۆ بابیت و ئەتو سبینەوە چوی لێ هات ئەمش کەرتەکەی دی دەدەمە تو لە بنە خۆت ڕابێخی لەبەر بارانەی وەکو پێم گوتی تەماع زۆر بوو مەشاغل زۆر بوو مشکی لە زۆر بووە وەفاکم بووە ڕحم کم بووە لۆێ ڕحم نمایە لەبەر هەندی ئەوزە ئەو سیلە نما ئەو ئولفەتە نما. باشە ژیانمە بێ دایک و باوک چۆنە؟ والله وەکو برێسە یعنی تێنیت بی بەڵام لە مەجبوریان ئاوەشی گەرم بخۆی یعنی بەس نەخینشە ئاوەکە گەرم هیچ خۆشی نییە بەبێ داک و باب هیچ خۆشی نییە. هەم شتەکە لای من هەم شتەکە سەرچاوە ژیانە ئەگەر داگ نەبوو ژیانیش نییە. ژیان لەگەڵ دایکە عاتمان ئەم باوکم نما دایکم لەگەرمە ئەساش هەتا مابم لەسەری خۆم لەسەر سەری خۆم دەیکەمە تانزە لەسەر سەری خۆم دادەنێم کە دەستمەوە ماڵە دایکم لە ماڵەیە وەزان باوکم لە ماڵەیە کە ئێستا باوکم نما 5 دقە باوکم بێتەوە هەم ماڵ دنیای دەدەم بەس بۆ نەچکەمە با بڕاتەوە هیچ ناوێ بەس بۆ نەچی بابت بەس 5 دقە بۆنی دەکەم و با بڕاتەوە کە باوچم کە دەستمە دیوەخانێ ناودۆست بەگریان دەکەم کە دەکەی دیوەخان دەکەمەوە بۆچی دەگری کە باو بە خۆ دەزان چییە ڕئیسی بەشەری هەم شتەکە پشتە پڕبڕەتە باسی باوک دەکرێ دەگریەی حتمەن چاوم پڕاو بووە تازە و کە باسی باوچ کرد چاوم پڕاو بوو چکە دەزانم کە دەری کەسێکە لە ماڵی نەڕوە نازانی کۆ قەدری کە کەسەکە ڕۆی ئازە قەدی دەزانی دەری کەس چێم لێ ڕۆی ئەخوانەکە کەسەکە لێ بڕوە ئەو دەزانی دنیا کووە ئازە قەدی باب داوک باب دەزانی ئەو کەسانەی کە ڕێزی دایک و باوچیان ناگرێن کە دایک و باوچیان لە ژیان داماوە ئەوانە قەدری دایک و باوچیان نازانن ناوەڵە نازانی ئەوە کەس دەگەڕێتۆ سەر خۆی هەر کەس دەگەڕێتۆ سەر خۆی چکە ڕحم نمایە باوکت لە ژیاندا مابوو دڵت شکاند یەک جا لە ژیاندا دڵم شکاندێ ئەویش ئەلحەمدولیلا کە وەفاتی کرد لە خەستەخانەی لەخوای بەزادی گەدەنی هەمووانی ئازا کردو وت لە هەمتان ڕازیمە و بەس کە باوکم دڵم لێ شکاند ئەو 5 دقەی کە چوومەوە ماچ کردمەوە گوت کوڕم هیچ لە بەدری نەبی بەس ئەمن کە بەرامبەرت ئەوە بووم عەسا بووم ئێستاش 5 دقە بێتەوە کنم هەم دنیای دەدەم. ئێستا لە دوعاکانت لە دوای نێژەکان دوعای بۆ دەکەی؟ دوعای بۆ هەم موسڵمانش دەکەم نەک بۆی کە شەوان دەنوم گەدەنی هەم موسڵمانش ئازا دەکەم دوعای بۆم کەسش دەکەم ئەزە دوای بۆ خۆم دەکەم. شەی دایک چی دەگەێنێ لە لای تۆ؟ ئەگەر بتێ وەسفی دایک بکەی دایک قەت وەسف ناکرێ دایک هەموو شتەکە بەڕاستی ئەمە هەمومان خەرداری داکمانین هیچمە هەمومان بەعاممان هەمومان خەرداری داک و ئەو زەبابمان چەندی پێت بکرێتن دەبی لە سەری خۆتی دانەی ئەگە ئیمانی هەبی ئیمانی بۆ خوا بۆ پێغەمبەری خۆی هەبی ئەو داک و بابای فڕەنادا خزمەتی دەکا ئەگە ئینسان داچی لێ ڕازی بوو خودای گەورەش لێ ڕازی دەبی. دایک چی دەگەێنێ لە لای تۆ؟ دایک هەموو شتێک دەگەنی لای من دایک ئەگە ئینسان داچی لێ ڕازی بوو خودای گەورەش لێ ڕازی دەبی پێدەگەی ئەگەر داک لێت ڕازی بوو کەواتە ڕەزامەندی خۆی گەورە بەدەستینە لەبەرەوەی لە پاش پەرستنی خودای گەورە دووەم شت دایکە وعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا هەل دووی ئینسان دەبی ئیطاعی داک و بابی خۆی بکە لا ئاتەشکە خۆی دەفەرمێ وإن جاهداك لتشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا ئەگەر داک و باب هەوڵدا لە سەڕێی ئیسلامەتیت هەلا ببە داک و باب زۆر خراپی لەگەر تێدەگەی وإن جاهداك لتشرك بي بيو شركت يعني لبو خواي بريار بدي ما ليس لك به علم لبروي وانا نزان نفامن فلا تطعهما لو كانت اتنابي جيبك بس وصاحبهما في الدنيا معروفه دبي دائما الدنيا ساكنه لقبكي
لەگەریان باش بی لەگەریان نەرمونیان بی. زۆر باشە پێم بڵێ دەمێ بەڕاشکایی بزانم منداڵی ئێستا ڕۆڵەی ئێستا لەگەڵ دایک و باوکی چۆن ڕەفتار دەکات. ڕۆڵەی ئێستا تقریبان تێدەگەی لەبەر دەگەێتەوە سەر پەروەردەکردنی ئێستا داک و بابەکە چۆنی پەروەردە بکە وا دەردەچێ تێدەگەی ئەو داک و بابانە ئەگە بە جوانی ئەولادەکانیان پەروەردەکەن بە خۆیان باش ببن لە بۆ داک و بابیان مندارەکانیان بە جوانی پەروەردەکەن مندارەکانیش باش دەبن لە بۆ داک و بابیان بەڵام ئەگەر داک و بابەکە بە خۆی خراپ بووبی لەگەر داک و بابی خۆی تێدەگەی ناتوانانی مندارەکان بە جوانی پەروەردەکە منداڵەکە زۆر خراپ دەدەچن خراپ دەدەچن و ئەزیەتی داک و بابیان دەدەن ینی هەمووی خراپەکانی خۆیانە دێتەوە ڕێیان لەبەرێ بە جوانی پەروەردەیان ناکەن دەگێتەوە سەر پەروەردە کە تو نەتوانی منداڵەکان بە جوانی پەروەردە بکەی چ دەبیتن خراپ دەبی لەگەر داک و بابی. پێم بڵێ ژیان بە بێدایک چۆنە؟ ژیان بە بێدایک ینی بەڕاستی زۆر ناخۆشە و زۆر بە ئازارە تێدەگەی لەبەروی کاتە ئینسان کە داک و بابی هەیە کە داچی هەست بە خۆی بەکاکە منداڵە گزکەیە بەڵام کاتەکە داچی نامینێ باوکی نامینێ و دەزانی ئەو دەست هەست بە خۆی دەکات کە ئینسانێکی بە تەمەنە و بەرەو مردن دەچی بەرەو تەمان دەڕوا. دایک لە ژیان داماوە؟ نەخێر ناوەڵە خدای گەورە لێی خۆشبی لەگەر گەورە لێ خۆشبی ئێستا ژیان بە بێدایک زۆر ناخۆش زۆر ئازارە ئینسان هەتا داچی نەمرێ هەست بە ئازار ناکە هەست بەوەی ناکە کە منداڵە هەتا داک و بابت ببینێگە تەمەنیشت گەورەبی هەست پێ دەکەی کە گەستەی گەنجی و منداڵی گەنجی ینی دڵت خۆشە بەڵام کە دەڕوا هەست بە تەمەن گەورەی و هەست بە اختیاری و هەست بە ئەوەی دەکەی کە بەرەو قەبر دەچی بەرەو مردن دەچی بەرەو ژیانی نەبڕاو دەچی کە دەچیەوە ماڵ جاران حەزت دەکرد دایکی دەرگاکە لێ بکاتەوە؟ طبعاً کاتێک دەرگا بکاتەوە ڕاستی زۆر دڵت پێخۆش دەبی هەست بەوەی دەکەی کە تو مناڵی بچووکی هەست بە دڵخۆشی دەکەی بەڵام کاتێک ئێستا کە داکرد نێمایە کە لە دەکەی دەدەکە هەست بە فەراغێک دەکەی لە ئەوەی خۆت ینی داک هەموو شتەکە ینی هەموو شتێک دەگرێتەوە کاتێککە یەکەچکە دەرگا دەکاتەوە هەست بۆ شایەکەی خۆت دەکەست بە کەم و کوڕی خۆت دەکەی کە گوتە دایک عنی هەموو شتێک هەموو سۆزێک هەموو ڕعمێک هەموو لە دایک پیا دەبێت هەموو شتێک لە دایکە. گەنجانی ئێستا ڕۆڵەی ئێستا ڕەفتاری چۆنە لەگەڵ دایکی بە تایبەتی؟ زۆر خراپە. چی وای کردووە کە خراپ بێ؟ هۆکاری ئەو موبایل و ئەتەرنێت و سایت و فەیسبووک و شتانەیە. باش ئەو دایکە ئەوەندە بە ئێمە ماندووە شەون و خونیمان بۆ دەکا بۆچی دەبێ خراپبین لەگەڵی؟ خەناڵی ئێستا کە ئێستا ژیانەکە وەلات ینی خراپی زۆر بووە لەگەڵ دایک لەگە باوک لەگە برا لەگە خوشک لەگە هەموو کەسێک بە عامەتەن وەلاتوە. ژیان بێدایک چۆنە؟ دۆزەخە زۆر. لێرەوە چی بە دایکت دەڵێن؟ دەڵێم دەستت خۆشبی چاوت ماز دەکەم دەستیشی ماز دەکەم هەتا بژمنم بە قوربانی خۆلەکەی بم پێیمە. لە داواکاریەکانی بێزار ناوی؟ نەخێر بەحیاتی ئامادەمە لە سەری خۆمیدانی 24 ساعت هەرچی بڵێ بۆی دەکەی؟ هەرچی بلێ بۆی دەکەم. گەنجانی ئێستا ڕەفتاریان ئاسوکەوتیان لەگەڵ دایک و باوکیان چۆنە؟ بە تایبەتی دایکیان؟ وەڵڵی زۆر خراپ زۆر خراپ یعنی بۆچی دەڵێ خراپە لەبەر چی ینی؟ وەڵڵی لەبەر مۆبایل و ئەنتەرنێت و فەیسبوک و سناپ و تیکتۆک و ئیدی هەموو ئیمانی خۆیان دەخەنە سەر ینی بیر و شتی خۆیان دەخەنە سەر مۆبایل و ینی ئەوەندە گرنگی بە مۆبایل دەدەن ئەوەندە گرنگی بە برا و داک و خوشک و باب و دایک ئەوشتان نادەن هەمووی وەختی خۆیان لە مۆبایل و ئەنتەرنێت و شتووە بەسەر دەبن. تۆ چۆن گرنگی بە دایکی خۆ دەدەین؟ وەڵڵی خراپ. باشە کە داواکاریی هەیە بۆی جێبەجێ ناکەی؟ بەڕێ وەڵا جێبەجێ دەکرێت بەڵام کەم ئەی سۆز و خۆشەویستی پێ نابەخشی کە ئەو زۆر سۆز و خۆشەویستی بە تۆ بەخشیوە؟ طبعاً گەنجانی ئێستا زۆری بە زۆریان کەم سۆز و خۆشیست دەبات ئەوەی لە دین تێگەیشتی بیتن و با دین بیتن ئەو لە شتەکەی تێدەگاتن بەس کە غیری دین بیتن زۆر بە کەمی بە خراپی لە شتەکە تێدەگەن. دین وەکو خۆت دەڵێیان ئاین چۆن باسی دایکی کردووە؟ طبعاً باش لە ژێر پێی دایکانە. پێش خەڵک داک و بابی خۆی فرێ دەدا؟ هەیە فرە دەدا بەس کەوت پێشان ناوەڵا بەس ئێستا هەیە فرە دەدا. ئەو لۆ لەبەر چ فرێ دەدا؟ ئەگەر یەک احتراماتی هەبیتن لەو داک و بابەی کۆ داک و بابەی فرە دەدا ئەوەمان بەخێویان نەکردیا
بە منداری لە لەبۆی بوویتە بووە گویان شتیا سمەشیان شتیا هەموو شتێکیان کردیا خزمەتیان کردیا لە باشیان کردیا گریایە کڕیان کردیتەوە نواندیتیان دیکووەوە خۆ هەوەتە نەبوو کاکەوە بەخۆی گەورە نەبووە بەرێ نەبخۆ بەخۆی گەورە ئەگە بە خزمەندەی بەخۆی گەورە دەبی ناوەڵە لە تو مندارێک بابی لەو گۆرە خزمەت جۆکە بزانە بە هەفتەشی تەواو دەی بە سێ ڕانتەواو دەبیاننا باشە لە ئاینی ئیسلام دەڵێ لەگەڵ دایک و باوکتان باش بن بەرێ ئەی بۆ ئێستا زۆربەی خەڵک لەگەڵ دایک و باوکی وەکو پێویست باش نییە ئەوەی باش نەبیتن پێت برێم معنە ئیمانی نییە ئەگە ئیمانی هەبی ئیمانی بەو خوا بۆ پێغەمبەری خۆی هەبی ئەو داک و بابای فڕەنادا خزمەتی دەکا ئەلان من مندارم هەیە ئەلعاوەرە شەر دەکەم تەلەفۆن دەکەم چارم هەیە چارێ هەرێ لە عەدڵ بەدڵ دەقەیدی ئەخۆ لەسەر ئەوەیە خۆ هەموو ئێستا تەلەفۆنیان لەو بکەی دێنە یەکوانە قناعات بکە ئەوە هەیە داک و بابی هەنا ناسیب کەئەنەما هەنیە ئەنگۆ پێشترێ لەگە داک و باوتان کوو بوون والله ئەمە باشە چ عیمان لەوە ناوەڕە لێتان ڕازی بوون ئەرێ وەڵای لێمە ڕازی بوون و ئەم هەموو شمان دەکرد ئەرێ وەڵای ئەم بەخۆم کاچ خۆم بە کاچ خۆم برێم درنەم کردیە کرێپارەیم کردیە عەمەلاتیم کردیە مرچی خۆشمان هەبووە ها ئەودا لە ساوعارێ ئەوانە ئیشانەم کردیەوە داک و بابش لێ ڕازی بوون ئەرێ وەڵا هەتا ئێرە مارە خۆی لێمە ڕازی بووینە هەتوو لە مندارەکانی خۆت ڕازی ئەرێ وەڵا ئەرێ لە مندارە من هیچ عیبیان ئەبات خی گەورە بەختەوەرتان کە یاڕەبی آمين يا رب لقى توش يا ربي لا والله يسأل عم قناعات قلت لكم بني سعادات صار لا لي عاد والله هذا مش شخانش مدين أري باخذ هاي هم ولا سر أوي هم ناو سوانش ها كبر أقرش إني فرق أوي هبيتن ديني إيماني هبيتن معنا من داركاش يقول باش هبيتن أقناش تيار نكو الآن هي بالربايات هبيتن كأنما أوداك وبابا هنيه هبا في شيء تيرا أنا باخذها هي كأنما أوداك بابا هالبخيوي نكرديها أو أخرف ماما هي داك بابي خويا كجي هي طبعا أنا والله هي زور كاس هي داك بابي هي فرندا أم بخوم جملي بدري لو قبرستاني إلى معمر قيري داش فردا أو داش الناق وشيبها قد يكون ربع قال لخوبي للريه أو كابر أبتو في باشتري لنا داش خوي فريدا فريدا ناقوشي قريدا او ذاك الناقوشي قلت كرم للريعه قال له خوبيتن خامي كراكيبو او ذاك كراكي فكري كنت قلت او هسه هناك البار برجوا الفعل قلت انك جني اقل خدمتي او ذاك من ذاك اقل اخو عافس وش اتونا ناقوشي درشي قريدي فريدي او ذاك بري كرم للريعه قال له خوبي ادو كوا دایک هەموو شتەکە لەکنە من ژیانە ینی هەموو شتەکە ئارێوەڵە پێویستە ئێمە ڕەفتارمان چۆن بێ لەگەڵ دایکمان وڵای هەتا چەندی پێت بکرێت دەی باشبی چەندی پێت بکرێتن دەبی لە سەری خۆتی دانەی ئارێوەڵە بەخێویکەی شتی لێ بینی هەرچی مەخچی داوا کرد دەبی لە بۆی بکەی ئەت خۆ نابی ئەوەیکەی باشە هەیە دەڵێ دایکم پێ بەخێو ناکرێت ئەگەر هیچ لە توانایەکی دانەبی ئەگە نادە توانایی دابیتن کو دەتانی بەخێوینەکە ناتانی بەخێوینەکاتم لە بۆی فەرزە لەسەری ئەزرا ئەوە چیە لەسەری خۆ ئەدی کۆ منداڵی بەخێو کردی دەڵێن دایکێک نۆ منداڵی بەخێو کرد بەڵام بە نۆ منداڵە نەیانتوانی دایکێک بەخێوکەن خوا وەڵڵاهی ئەوانە نازانم برێم چی جوابی دەدەی ئەو نازانم ئەمیش برێم چ ئەنی بەشەر دەبی بەخۆی غیرەتی هەبی دەبی غیرەتی هەبی کە داکەی خۆی بەخێو بکاتن لە تواناشی دانەبیتن ینی ئەگە دەرۆزەی کردبی دەی بەخێو بکاتنەوە یاننا معقول نییە ینی فڕێدەی شتێوان نییە تەمەنەکەت هەیە مامە پێشترێ خەڵک دایک و باوکی خۆی فرێ دەدا نەخێر بەعاتی ئەمە پێشترەکە نەمازانین داک و با فڕێ دەرێتن ئێستا لەوەتی ئەو شتانە دەرچوە برێن ئەو فلیم و ملیم و دەبینن لە فلیمان و لە ئەنتەرنێتە و نازام چیە و ئەوانە ئەو شتانە هەیە خەرک لەو عارێ پێر بووە زۆر شت هەیە نەکەر ئەوە دایک ژیانە ژیانە ئەی ژیان بێ دایک چۆنە وێرانە هارەوە باشە خەڵک ئێستا چۆن ڕێزە دایکی دەگرێت بەخوای ئەو ڕێزەی قەدیم ئەمە لە داک و بابی خۆمان دەگرت ئەولادی ئێستا ئەو ڕێزەی ناگری
نازانی نازانی ئەو ژیانەی کە ئەمە تێدا ژیاین کە ڕێز و احترامی داک و باب و گەورایەتی و گچکایەتی ئێستا نییە. ئێستا گچکە بستە مندارەکە دەرێ ئەمن هەموو شتێکی دەزانم ئەوەیە لە گۆڕێ. جاران چۆن ڕێستان لە دایکتان دەگرت بۆم باس کە ڕێزگرتنەکە چۆن بوو؟ دایکەکە قسەی کردبە دەبا بمان گوتوە بەرێ وایە مناقەشەمان نەدەکرد بەرانگەنجی ئێستا بە کچ بە کوڕ ئەوڕۆ ئیشش پێ دەکەی شتێکی پێ دەرەی مناقەشت لەگەر دەکا دەرێ ئەوهانی ئەو هایە دێتە ڕادی ئەوە دەی ئەمە وهابین دەرەوە ئەو جیلینگۆ ئێستا پێشکەوتنە هێشتا عسری سرعەیە عسری ئەنتەرنێتە بۆ شێوازە وەڵامی دەداتەوە مناقەش لەگەر دەکات. باشە چیت هەیە بۆ ئەوانەی کە دایکی خۆیان فرێ دەدەن ها دەبینین لە خانەی بە ساڵاتوان چەندان دایکی لێیە باشە چیت هەیە بۆ ئەوانەی کە دایکی خۆیان فرێداوە؟ ئەوانە نازانم چ شتێکیان دەربارەی بریم یعنی ئەگەر هەر شتێکی نەشیا و برێم لۆخۆم لە ڕووم نایە بیرێم دەنا قابلی هەموو شتێکیان پێیان بری چکە داکی وی نییە فرە بدرێ داکی وی نییە لی دوورکەیتەوە ڕسق ئەوەندە ڕسقە هەیە لەگە داکتە ژیان ئەوەندە خۆشە تا داکردمایە ژیان ئەوەندە خۆشەتە دایکمە هارەوە زوو دەچێ لای زوو دەچم داکم مایە با من نەمایە ئەس زوو سەردانی داکم دەکەم. باش کە باوکت نمایە چه هەستێ یعنی چه هەستێک لەلا دروست دەبێت کە ژیان بەبێ باوک چۆنە؟ هەمن کە هەستە ئێستا کە بابیشم بەران کە بابم نەمایە هەندە لە مێژ نییە هەست پێ دەکەم زۆر جار لە خەو لە ڕۆیشتن لە وشەکی دێتەوە یادم زۆر هەست بە غەمباری دەکەی تەمەنات دەکرد مابە ئەوە ئێستاش کە دایک لە ژیان داماوە ئاگاداری بە ئاگاداری تەندروستی بە سۆز و خۆشەویستی خۆتی پێ ببەخشە خوا تەمەند درێژی کات دایمە دوعا دەکەم خوایە ئاسانکاری بکەی لە ڕۆحکێشانی ئاسانی بکەی لە ناو قەبری وەڵامی نەکیر و مەنکری لۆ ئاسانکەی جێی بەهەشت بیدایکم ئینشاءڵڵا. شەی دایک چی دەگەنێ لە لای تۆ؟ ئەگەر بتێ وەسفی دایک بکەیت دایک قەت وەسف ناکرێ دایک هەموو شتەکە بەڕاستی ئەمە هەمومان خەرداری داکمانین هیچمە هەمومان بەعاممان هەمومان خەرداری داک و ئەو جبابمان چەندی پێت بکرێتن دەبی لە سەری خۆتی دانەی ئەگە ئیمانی هەبی ئیمانی بۆ خوا بۆ پێغەمبەری خۆی هەبی ئەو داک و بابای فڕەنادا خزمەتی دەکا ئەگە ئینسان داچی لێ ڕازی بوو خودای گەورەش لێ ڕازی دەبی. کەناڵی پێیان چۆنە؟ ئیشیان چۆنە؟ الحەمدوللا الحەمدولله بەزیاد بێ ئەمە سێزەمە دەپارڕێمەوە بۆ کەناڵەکەتان. یا ڕەبی مۆفەق بی یا ڕەبی بۆ خاتی ئەو پێغەمبەرەی خوا ئەو کەناڵەمان لێ نەستێنی یا ڕەبی خوایە بە پەیامی خۆتمان شادکەی یا ڕەبی خوایە بە فول دەرسی عەلامان شادکەی یا ڕەبی خوایە ئەگەر ئەوانە باش نینە خوایە ئەو کوردستانی بکەیە قەومی نوح لە ناوی بەری بۆ هاتوو قاتت هەیە ڕیباتت هەیە ئەوەی پێ ناوی چێ شتا کامیڕێی پێەیە ئەها ئەو کابرا قاتی لە بەردایە وەرە ئەدی چ بەوەی دەڵێ چاوی نییە ئەوەش چاوی نیە لە خوای بەزیاد بێت لە خوا لاقەکانی داوەتەیە ئەدی چ بەوەی دەڵێ ئەزیزەکەم ئەتوو تلیارێک مەملەکەتت هەیە نەوتت هەیە باشە وڵاتانی دیکە چیان هەیە سوێد داری هەیە ئەڵمانیا شتێکی دیکەیە بەڵا کوردستان نەوتی هەیە ئەو نەوتە بەشێ ملیارە هەزار کەسی دەکا باشە ئەمە لە داری زیاتر نیمانە نەشدوو لە چۆڕاهاتوو ئەگەر باتە لە چۆڕاهاتوو پێشم دەگوتی ئەمە لە وڵاتی سوید ڕاهاتوو بەڵێ لە سویدەوە ڕاتوم ئێستا هاتوومە بازاری جرگم دێشیەگەوە دەست بێحی دەفرۆشی بە هەزاری تخوا ئەمن بمرم باشتر نییە لەکێوە هاتووە وەڵام منەوە هەفتەکە هاتوومەوە کاوڕۆ دیتت تەزبیعی دەفرۆشی جەرگم ژانی کرد کە دەبینم تەوەلاکە کە دەبینم شەڕف چۆنە ئەوە لە وڵاتی ئێرانە ڕاهاتووە هاتۆتە ئەو لێرێ خانووی بەکرێ گرتووە ئەو گوڵی دەفرۆشی ئەوە شانازی نییە بۆ من ئەوە سەربەرزی نییە بۆ من ئەوە سەربەرزی نییە باری پەیدا دەکات لە پێخۆڕاوەستاوە ئەزیزەکەم داچێت 4 منداڵان بووم 9 منداڵم هەیە ئێستا 4 هەتیومە بوو 12,000 دیناری ئێرە بە 12,000 دیناری چوومە سوید گوێت لێیە 3 منداڵم دختۆرن سۆزان فۆڕەتاکەچی هەیە فۆڕەتاکەجی گەورە سۆران شەریکەتی خۆی هەیە
ئەو خوا یارمەتی من داوە ئەمن بێوەژن بووم رابطەی ئیسلامی مەعاشی دەدا بە من ئەگەر رابطەی ئیسلامی مەحاشی دەدا بە من دەهات 300,000 پارەکەم ماز دەکرد جلەیە رابطەی ئیسلامی دەیگووەرن بۆ وەکیلەکەی ڕسمی بگرن والله وبالله وتالله ئەبە خوای تاقوتەنایە نەعلی کچەکەم بەچی دراندووە بە چەقوی چونکە ئەمن لێ ناگرم منداڵم بێنە حلبی بخۆم بێنە حل بووم بەڵا ئیشی ماڵانم کردووە کارەکەریم کردووە هەمووشتم کردو بۆ منداڵی خۆم ئێستا منداڵم دەڵێدا سد بۆ بکەم دەڵێم ڕۆڵە شیرنەکەم ئەو پارەی ئەتو پەیدا دەکەی پێم حرامە بیدەی بە من دەزانم چۆن پارەی پەیدا دەکەی بەڵای یەک نسحەتی دیکە با لە بیرم نەچی ئاواتم مەبوو ئێکێک بێ مقابلەم کا ئەوە گەیشتە من هزار جار سڵاو و ڕێزمێ بۆ ئەو داکو بابانەی کە منداڵیان لە ئەوروپایە کچیان لە ئەوروپایە دەڵێن کوڕم پارەکەی بنێرەوە ئەگە کوڕی پارەکەی نانێریتەوە دەڵێ ئەو خۆڕیە ئەوە وایە بەڵا عەزیزەکەم ئەتو نازانی ئەو پارە چۆن پەیدا دەبێ سەعات حەوتی کچێ من دەڕوا سەعات حەوتی دەڕوا هەتا 8 ئێوارێ ناتەوە ڕۆژە حتا ئەوارێ لەسەر لاقانە ئەوە دەڵێ لەسەر لاقانم دەڵێ مردم دەڵێم ئەتو کورسێکە تێ لەسەر دانیشی ئەمن ناتوانم بۆ پیرەسەری 1 دقەی لەسەر کورسێ دانیشم بۆم نییە ئەگە 10 دقەی برا جارێک 10 دقە تاخیر بووم کوتی ئەو ڕۆژانەی دەدڕی 10 دقەکەت پارەکەی لێ دەبڕم کوتم بیبڕە زە ئەمە بۆ نوعی پارە پەیدا دەکەین وڵا کوڕم خۆرگێ پارەم لۆ نانێری ئەدی مامە گیان بۆ دەڵێ کوڕم لە کافرستانیە بۆ پارەکە کافرستانی نێوەنە بوو کاکە بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاوسەرنجی بەشێ لە وڵاتیان بوو لەسەر دایک لە یەکێ لەو کەسانە دەپرسن کە لە خانەی بەساڵات چوانە دەڵێن لە چ شتێکی ژیانت پەشیمانی دەڵێت لەوە پەشیمانم کە منداڵەکانم بۆ خوا گەورە نەکرد بەڵکو بۆ خەڵکم گەورە کرد بۆیە بۆ ئەوەی منداڵەکەت ڕێزێکی تایبەتت لێ بگرێت فێری دینداری بکە فێری خواناسی بکە چونکە ئەو منداڵانەی کە خوا دەناسن ڕێز و تەقدیری زۆر چاچی دایکیان دەگرن ببینن ئەوانەی کە لە خوا ترسن دەزانن دایک چەندێ گەورەیە دەزانن لە دوای کۆچی دایکیشیان دوعای خێریان بۆ دەکەن و لە یادیان ناکەن زوو دەستنە سەر گۆڕەکەیان و لە خوای گەورە دەپارڕێنەوە کە لە گوناحەکانی خۆش بێ و بە بەهەشتی بەرینی شاد بکات لە تۆش دەپرسم ئەگەر دایکت لە ژیان داماوە چەندێ گرنگی پێدەدەی ئەگەر نەژماوە چەندێ لە یادت ماوە و چەندێ دوعای خێری بۆ دەکەی تاتەوەرێکی دیکە هەمووتان بە خوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ